خەڵقی هەرێمی کوردستان بێبەشوە لە مافە دەستوریەکانی لە عێراق هۆکارەکەشی شکستی نوێنەرانی خەڵکی کوردستان بووە لە بەغدا بە تایبەتی هەردوو حزبی دەسەڵاتدار کە زۆربەی دەسەڵاتەکانیان بۆ خۆیان قۆڕخ کردووە. هیوادارم کە لەمەوە دووە بەڕاستی شتەکان بە شێوەیەکی یاسایی و دەستوری بڕواوە پەرلەمانتارەکان بتوانن ڕۆڵی خۆیان ببینن و لە داهاتوە ئیش بکەین بۆەوەی ئەو ماف و ئیستحقاقە دەستوریانە بگەڕێنەوە بە خەڵکی هەرێمی کوردستان و چیتر حزب یاخود پەرلەمانتار تجارەت بە دەنگی خەڵکەوە نەکا و بەرژەوەندی میلەت بخاتە سەر بەرژەوەندی حیزب و شەخصەوە. پێمان وایە دەسەڵاتی کوردی لە چەند ساڵی ڕابردوو نەیتوانیوە ئیش بۆ خەڵکی کوردستان بکە. ئێمە دەبێت کارێک بکەین لە مەودووە چیتر ئەو دەسەڵاتە نوێنەرایەتی خەڵک نەکا لە بەغدا. پێم وایە کۆمەڵی ئیسلامی بە شانازیەوە ئەو ڕۆڵەی بینیوە و لە بەرەی گەلدا بووە ڕوبەڕووی دەسەڵات وەستاوەتەوە لە بەغداش و لە هەرێمیش. باشترین بەڵگەش وەزیر و پەرلەمانتارەکانی ئێمن داواکارم خەڵکی کوردستان نوێنەرانی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن و دەنگ بدەن بە کۆمەڵی ئیسلامی تا نوێنەرایەتیان بکات لە بەغدا.